شەوی ڕابردوو چی ڕوویدا و ئاموشەکانەی نەخۆشخانەی غەزەی پێخا بڕکرا چ جۆرێک. شەوی ڕابردوو شەوێکی یاسیار و سامناک بوو بۆ فەڵەستین و غەزە و ناوچەکەش. موشکێک 600 کەسی نێو نەخۆشخانەی مەحەممەد دانیەی کردە خۆڵەمێش. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ بە پشتبەستن بە زانیاریەکی چەند سەرچاوی باڵای داگوون بڵاوی کردەوە کە ئاو بۆمبەی بەکارهێنراوە بۆ هێرشکردنە سەر نەخۆشخانەی مەحەممەد دانیە لە غەزە. بۆمبێکی ئەمریکی بووە لە جۆری MK84. MK84 بۆمبێکی ترسێنەری وێرانکەرەوە مەبەستی کەوتنە خوارەوەی ئازادە کە لەلایەن دەستەی پیشەسازی ئەمریکاوە دروستکراوە. کێشەی نزیکەی 1 تەنە و هێزێکی تێکدەرانەی زۆر بەرزی هەیە. هێرشەکە و زۆری ژماری قوربانیەکان و دەستدرێژی بۆ سەر نەخۆشخانەیە کە ڕاستەوخۆ بە تاوانی جەنگ ئەژمار دەکرێت. سەرۆکی ئیسرائیل و گەورە بەرپرسانیە وڵاتانی ترساند و هەرزوو کەوتنە پاساوهێنانەوە تاو کاتەی گوتیان هێرشەکە حەماس خۆی ئەنجامیدا. لە دوای هێرشەکەەوە ناوچەکە و دەوڵەتانی دراوسێ هەژان و خەڵکانێکی زۆر تا درەنگانی بەیانی نەنووسن و بەخەبەر بوو. بۆیە دەچوونە سەر شەقامەکان و ئۆتافیان لە دژی ئیسرائیل و سوپاقی دەگوتەوە. کاردانەوە نێو دەوڵەتەکان گەورە و فراوان بوو. کاریگەری هێرشەکە و کوژران و سووتانی 600 کەس زۆر وڵات و ڕێکخراوی دنیای بەدەنگهێنا. میدیا جیهانیەکانیش تاکو بەیانی ڕووماڵی ڕاستەوخۆیان هەبوو پێدەچێت ئەو هێرشەی سەر نەخۆشخانەی مەحەممەد دانی نەخشەی جەنگەکە بگۆڕێت و شەڕەکە پێ بنێت تا قۆناغێکی نوێەوە. شەوی ڕابردوو کۆشکی کریملن نووسینگەی سەرۆکی ڕووسیا دەقی 3 پەیوەندی تەلەفۆنی فلادیمیر پوتینی لەگەڵ ئەسەد و سیسی و محمود عەباس بڵاو کردو کە گوتبووی ئەم جەنگە بەم نزیکانە پێدەنێتە قۆناغێکی مەترسی جدیەوە دەبێت تا جەنگێکی گەورەتر و ناوچەکەش دەسووتێنێ. سەرۆکی ئەمریکاش پێشدەستپێکی گەشتەکەی بۆ تەل ئەبیب لە بەردەم میدیاکاندا گوتی جگە لە ڕاگەیاندنی پشگیری تەواوی بۆ ئیسرائیل دەمەوێت بڵێم جگە لە تیرۆریستەکان پێویستە هاودەستەکانیشیان لەناو بەرین و ڕیشەکێش بکەین. دوای کۆمەڵکوژی نەخۆشخانەکان ناوچەکە هەژە لە 12 وڵاتی جیاوازەوە قونسوڵ و سەفارەتەکانی ئیسرائیل هەوڵی سوتاندنیان درا و چەندین هێرشش کرایە سەر دیبلۆماتکار و سیاسەکانی ئەو وڵاتە. هەروەها چەندان خۆپیشاندانی گەورە بۆ پشگیری فەڵەستین بەڕێوەچوو. لە ترسی کاردانەوە نێودەوڵەتەکان و ئاگاری هەڵوێست وەرگرتنی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بنیامین ناتانیاهۆ ویستی تاوانەکە بخاتە ملی حەماس و گوتی ئەوەی ڕوویداوە حەماس خۆی پێهەستاوە بە ئامانجی بەدەستهێنانی پشگیری نێودەوڵەتی. بەڵام وتەبێژی سوپای ئیسرائیل گوتی هێشتا دڵنیانین کێ هێرشەکەی ئەنجام داوە، بەڵام هێشتاش ئەوان لە جەنگدان و هەموو ڕێگایەک دەگرنە بەر بۆ کۆتایی هێنان بە دوژمنەکانیان. لە کاردانەوەی ڕووداوەکەشدا ئەمڕۆ کۆبوونەوەی لوتکەی 4 کە بە بەشداری سەرۆکی هەریەک لە وڵاتانی ئەمریکا و میسر و ئوردون و فەڵەستین بەڕێوەچوو هەڵوەشێنرایەوە بایدن ناچار بوو گەشتەکەی تەنها لە تەل ئەبیب کورت بکاتەوە. لەنێو ئەم ڕووداوە هەستیارانەدا هێشتا گروپە میلیشیاکانی شیعەی عێراق بەردەوامن لە هەڕەشەکردن لە دۆستەکانی ئیسرائیل کە ئەمریکایە و دەڵێن بەرژەوەندێکەتان لە ناوچەکەدا نایەڵی. سەر لە بەیانی ئەم ڕۆژ دوو درۆن خۆیان کرد بە نێو کۆنسوڵخانەی ئەمریکا لە بەغداد، بەڵام هەر بە ئاسمانەوە پێشبەکانی ئامانجەکەیان داگەندرانەوە.